جارێکی تری ئێسکوپروسکی سەربازێکی تری عراقی لە سنووری پارێزگای هەڵەبجە دۆزرایەوە کە لە یەکێک لە زەویە کشتتوکاڵەکانی گوندی کوڵکنی سەر بە ناحیەی خورماڵ بوو لەمەوەی ئەم ساڵدا تەنها یەک ئێسکوپروسکی سەربازی عراقی دۆزراوەتەوە بەڵام لەمەوەی چەند ساڵی ڕابردوو نزیکەی 15 ئێسکوپروسکی تر دۆزرا بوویەوە. ئێستا دەچینە لای کاک سەعدون ساڵح بەڕێوەبەری شەیدانی هەڵەبجە. کاک سەعدون چی بەسەر ئەو ئێسکوپروسکا دێن؟ بەڵێ ئەم ئێسکوپروسکانی کە هەدۆزرێنەوە دیارە پێشتر ئاماژەمان پێداوام بەشی شەوەی دۆزراوەتەوە لەسەر جادەی خورماڵ و سەرزەوی کوڵکنی. ئەم ئێسکوپروسکە ئەمە ڕادستی پۆلیسی خورماڵوان کرد ناحی خورماڵە ئەوانیش دواتر هەندێکی ماوەتەوە لەم ئێسکوپروسکە دواتر تێم بە دواچوونەکەن ئەگەر دۆزرایەوە باشتر ڕادستی ئەمە یەکەن ئێمە ڕادستی تەندروستی ئەکەین لە هەڵەبجە. دواتر کاک عومەر بەرزنجی کە پێشتر چەند مانگی لەمە بەهاتە ئێرە بوو ئەوەی لەمە دووە ئەو سەربازانەی کە لە عێراق و بابلین سەربازەکانی ئێران کە لە کاتی خۆیان لەم ناوە کوژراون هەر شتێکمان دۆزیەوە لە ئێسکوپروسیەکمان دۆزە ڕادستی ئەوانی بکەین و ئەوانیان ئاگادارکەین لە ڕێی وەزارەتی شەیدانەوە. سپاس بۆ بەڕێزت. لەگەڵەوەشدا لە سنووری پارێزگای هەڵەبجە 53 گۆڕی بە کۆمەڵ هەیە و ساڵانەیش مانگانەش ئێسکوپروسکی سەربازی عراقی و ئێسکوپروسکی تریش دەدۆزرێنەوە بەڵام تاکو ئێستا تیمێکی تایبەت بە هەڵدانەوەی گۆڕی بە کۆمەڵ و هەڵگرتنەوەی ئەو ئێسکوپروسکانە لە هەڵەبجە نییە. وریا حەمەکەریم NRT ناحیەی خورماڵ.